قەرار وایە لەم دوو ڕۆژە هاتنی زیارەتکاران بۆ هەرێمی کوردستان و لێوێشەوە بۆ ناوچەکانی خوار و عێراق دەست پێ بکات. ئەمەی کە هەیە هاتنی ئەم زیارەتکارانە چەند ساڵێکە 3 ساڵێکە بۆ شۆفێرانی سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران و هەولێر بووە بە خێر و بەرەکەت کە شۆفێری پاس و مینی پاسەکان ئەم زیارەتکارانە لێرە لە دەواازەی نێودەوڵەتی حاجۆمەرانەوە ئەگوازنەوە بۆ هەولێر و لەوێشەوە شۆفێرەکانی هەولێر یان گوازنەوە بەرەو ناوچەکانی خوار و عێراق کە ئەمە بڵێم سەرچاوەیەکی باشی داهاتە بۆ شۆفێرەکان. من بۆ زانیاری لەسەر ئەم بابەتە مامۆستا ڕاوێژم لەگەڵەکە سەرپەرشتی پرۆسەی ڕێخستنی پاس و مینی پاسەکانەکە. مامۆستا سڵاوتان لێبێ. هاتنی زیارەتکاران بۆ ئێوە وەکو شۆفێری پاسەکان هەتا چەند سوودی هەیە تا چەند بۆ بە خێر و بەرەکەت بۆ ئێوە؟ بەخێر بێن سەر چاوان. سەبارەت بە کۆی پرۆسەکە یازەکەم هەندێک ڕوونکردنەوەی بدەم. ساڵانەکە زیارەتکاران دێن ڕوو لە هەرێمی کوردستانەکەم بەرەو منتیقەی خوار و عێراق بچن. گواستنەوەی بەڕێوەبەرایەتی گواستنەوەی ئیدارەی سەربەخۆی سۆران کاک بارزان نووسینگەکان ڕاستپێری بۆ بەڕێوەبردننی کۆی پرۆسەکەی وەکو ساڵانی پێشتر دووبارە کۆبنەوەی نووسینگەکان کراو و هەموو شفێرەکانی شاگەدارەکرێنەوە. تەبەن لە شووی هاوینان ئۆتۆمبیلەکان زیاتر لە مارێ ڕاگرن بەهۆی نەبوونی بابرین نەبوونی قوتابخانەکان واتە ئیش و کاریان نامینی. کاتێک کە ئەو پرۆسە دەست پێکا دووبارە شوێرەکان کارەچیان دەستەکەویتەوە دێن دەست بەیشی خۆکەن، بەڵام کۆمەڵێک مەرجەیە ئەو مەرجان شەوێ پێویستە ئۆتۆمبیلەکان لە ڕووی میکانیشەوە مەرجی تەواوەتیان تێدا بێ، واتە پێویستە هەزیان بۆ کرابێ و وەکو ئۆتۆمبیلەکانیش زیاتر تەکید لەسەرەوەی کردوێتەوە ئیدارەی سەربەخۆی سۆران چونکە نووسینگەکانی ئیدارەی سەربەخۆی سۆران پێی هەڵەسن ئەو بەرپرسیارەتەی لەسەر ئیدارەی سەربەخۆی سۆرانەوە وەکو گواستنەوە کە نووسینگەکان تێدا بەشدارن ئۆتۆمبیلەکانی سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران تێدا بەشداریەکەن. ئەوەی لەسەرمەیە لێرە هەتاوەکو هەولێرە، بەڵام لە ڕێگا شودان هەیە واتە لە کانیماران لەوێ ڕائگرن ئیسراحەتەکەم 15 بۆ 20 خولەکێک دواتر بەڕێکەوتنەوە تا شوێنی مەبەست کە پارک سامی عەبدوڕحمانە. لەوێ بەولاوە نووسینگەکانی هەولێر لەوێن دەر ئەوانش بەرپرسیارەتی هەرەگرن ئەو جامە هەتا هەولێر ئاگداری کۆی پرۆسەکەینە لە دوای وێ بەرپرسەکان و ئەوانەی کەیشەکەیان پێسپێرێ بێشی خۆیان هەڵەستن. ینی لەم کاتە ساڵ کە دەوامی قوتابخانەکان نییە زۆربەی پاسەکان بێئیشن سەرچاوەیەکی باشی داهاتە بۆ ئێوە هاتنی ئەم زیارەتکارانە. دەتوانین برێن تا ڕادێک باشە لەبەرەوەی تێدایە هیچ بابرین بژێوەکی دیکەی ژیانی ناتوانی بەدەست بینیتن ئەگەر ئەو ئیشای بیتەوە لەوانەیە ئەوەش لەوی باشبی وە سوودی لێبینی، واتە بە گشتی دەتوانین برێن سوودی هەیە بۆ شوێران بتوانن لە خۆیان داهاتێک بەدا بکەن و بۆ بژێوی ژیانی. باشە هەتاوەکو ئێستا چەند پاس هاتون بۆێرە بڵێم چەند ڕۆژەوە دەستان پێ کردووە کە شۆفێران پاسەکان دێن بۆێرەوە چەند پاسی لێەوە پێشبینیەکەن بە کۆی پرۆسەکە چەند شۆفێر یاخود بڵێن چەند پاس لێرە سوودمەند بێت؟ بەخۆی کۆی پرۆسەکەی هەتاوەکو دەست پێ نەکات ئەمە ناتوانین سیاری زۆر بەسەر بێخین. ئێستا بۆ نمونە ئەو شوێرانەی کە لە نۆرێ وەستاون لە بیدایەتەکان یەکەم و دووەم سێمەکان ئەوانە لە جمعە و پێنجشەم و جمعەوە هاتون لێرە، بەڵام هەتاوەکو زیارەتکار دەست پێ نەکاتن هاتنیان ئەمە ناتوانین داوا لە شوێرەکانی دیکەش بکەین هەمووی بێت تێرانە چونکە ئەوەش لێرانە مەسروفی لەسەرەبی. بۆ نمونە دەبی بچیت لۆجەمەکان مەسروف بکە یان بابرین دوورەبی لە ماڵێ ئەوەش کاریگەری هەیە لەسەر شوێری جامە وان پێ باشە کە زیارەتکارەکان دەست پێکەن پێش ئەوەی دەست پێ بکات چەند سیارێک لێرە ئامادەیە ئەگەر زانیمان دەست پێ چەند سیارە هاتووە بڵێم ئەمڕۆ ئێستا 32 کۆستەری لێ لەگەڵ 11 ڕاف ئەو مینی پاسانە. ئەوەی دیکە گەر بزانین دەست پێکا و دێن ژمارێکی زۆر سیارە لە خوارەیە دەتوانین ئاگداریان بکەینەوە لە ڕێگەی نووسینگە.